ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت وەفدێک لە شامەوە دەچێتە لای ئیمامی عومەر. ئیمامی عومەر پرسیاری گەنجێکی لێ دەکات، پرسیاری کەسێک دەکات، دەڵێ فڵان کەس چۆنە؟ ئەو پیاوەش دەڵێ ئەی ئیمام جا پرسیار لە فڵان کەس دەکەی کە زۆر خراپە و گیرۆ دەبووە بە گوناه و تاوان و مەشروبات و نازەنم چی و پیاوێکی زۆر خراپە. کاتیبەکەی بانگ دەکا ئیمامی عومەر دەفەرمێ نامەیەکی بۆ دەنووسێت، دەفەرمێ لە عومەری کوڕی خەتاب بۆ فڵانی کوڕی فڵان لە دوای حەمد و سەنای خوای پەروەردگار ئاياتێکی قورئانی بۆ دەنووسێت غافر الذنب وقابل التوب شديد العقاب ذي الطول لا إله إلا هو إليه المصير. دەفەرمێت بۆی دەنووسێت غافر الذنب ئاگادار بە ئەی ئەو کەسێک کە گوناه و تاوانت هەیە خوای گەورە لە گوناه و تاوانت خۆش دەبێت، وقابل التوب ئاگاد لێبێ کە گوناهباریشی خوای گەورە تەوبە و پەشیمانی وەردەگرێت، بەڵام وریاش بە لەگەڵ ئەوەدا شديد العقاب غافر الذنب وقابل التوب شديد العقاب ذي الطول خوای گەورە سزای زۆر بە ئێشە و خاوەنی چاکە و فەزڵە بەسەر بەندەکانیەوە لا إله إلا هو إليه المصير ئاگاشت لێبێ بێجگە لەوی هیچ پەرستراوێک نییە بە حەق کە بیپەرستی و دەشگەڕێەوە بۆ لای ئەوی. جا ئەو گەنجەیە ئەو کەسەی کە گوناهبار و تاوانبار بوو کاتێک کە نامەکەی بەدەست دەگات چەند جارێک ئەو نامەیە دەخوێنێتەوە ئەو ئاەتە سبحان الله لەبەر خۆیەوە دەڵێت بەڕاستی خوای پەروەردگار هەم ئومێد لەو ئاەتەدا باز دەکات کە ئینسان تەوبە بکات و بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە و هەمیش جۆرێک لە هەڕەشە دەکات کە ئینسان نەگەڕێتەوە خوای گەورە شدید العقابە. بۆیە دەفەرمێ ئەو گەنجە ئەو مسلمانەکە و نامەی دەگاتە دەستێ یەکسەر دەگریێت و پەشیمان دەبێتەوە و واز لە گوناه و تاوان دێنێت. جا ئیمامی عومەر کاتێک کە ئەو هەواڵەی پێدەگاتەوە دەفەرمێ بەو شێوازەیە بن کاتێک کە دەبینن برایەکتان کەسێکتان خزم و کەسوکارێکتان تووشی گوناه و تاوانێکی بووە ئێوە یارمەتیدەری شەیتان مەبن واتە لەسەر تاوانەکەی زیاتر هانی مەدەن مەبنە هاوکاری گوناه و تاوان بەڵکو دەستی یەکتر بگرن بۆ ئەوەی کە ئینسان لە گوناه و تاوان بە دوور بێت کەواتە لە گرنگترین شت ئەوەیە کە ئینسان بەرەو چاکە و بەرەو ڕێگایەکی چاکە یەکتر ڕێنمونی بکات و هەروەها هاوکار و دەستبارگری یەکتری بێت.